نوێترین زانیاریم لایە لەسەر قەتڵ و عامەکەی خێزانەکەی گوندی گرێزەی شارەزوو لەلایەکی تریشەوە ئەمڕۆ نەورۆزە و ئاگر دەکرێتەوە سبەینێش هەرچەندە ڕەمەزانە بەڵام ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی کە گەشتیاران بچنە ناوچە گەشتیاریەکان ئاستەنگیان بۆ دروست نەبێت ئەمانە و چەنەواڵێکی دیکەم بۆ ێراون سڵاوتان لێبێت. نوێترین زانیاری لەسەر ڕووداوەکەی گوندی گرێزە کە تیادا خێزانێک لەلایەن کوڕەکەیانەوە قەتڵ و عام کرا ئەوەیە کە پۆلیس بۆی دەرکەوتووە هۆکاری ڕووداوەکە کێشەی خێزانی بووە بەڵام نەچۆتە ناو وردەکاریەوە و دەڵێت لێکۆڵینەوەی زیاتر دەکەین بۆ ئاشکراکردنی هۆکاری تەواوەتی ڕووداوەکە. ڕووداوەکە جەرگبڕ بوو درەنگانی شەوی ڕابردوو لا گوندی گرێزەی سنووری سەید سادق ڕوویدا کە تیادا کوڕێک پێنج ئەندامی خێزانەکەی کە پێکاتبوون لە دایک و باوک و دوو خوشک و برایەکی کوشت و دواتر خۆشی کوشت تەرمی هەر شەش کەسەکە لا تەنیشت یەک نێژران. ئێستا لەو ماڵەدا تەنیا دوو برا و خوشکێک ماون ئەوانیش بۆیە ڕزگاریان بوو چونکە لەو کاتەدا لە ماڵ نەبوون. کشتتوکاڵی گەرمیان خەمی ئەو ڕۆژەی بوو کە وشکە ساڵی و گۆڕانی کەشوهەوا بەرۆکی کشتتوکاڵی سنوورەکەی بگرێت و کاریگەری خراپی بکاتە سەر ئەوەی پێشتر بیری لێدەکردەوە ئێستا ڕوویداوە. گەنمی داچێنرا و لا سنووری دوو ناحێدا زەرد هەڵگەڕاوە و تووشی پوکانەوە بووە و کشتتوکاڵ هەردوو بەشی پاراستنی ڕۆک و ڕێنمایی کشتتوکاڵی ڕاستپارت سەردانی مەدانی بۆ کێڵگە گەرمانە بکەن کە کەوتونەتە سنووری ناحەکانی پێباز و مەدان ئەوانی چوون و بەدەست بەتاڵیش نەگەڕانەوە هۆکاری زەردبوونی گەرمەکان ئاشکرا کرد. گۆڕانکاری کەشوهەوا هۆکاری سەرەکی زەردبوون و زیانگایەتنەکەیە و زوو چاندنی گەنم و جۆری گەنمی چێندراویش دوو هۆکاری دیکەی ئەم کێشەیەن کە ڕوبەڕووی گەنمی گەرمیان بۆتەوە. لاسبینەوە دەچینە ناو وەرزی بەهار ئەوانەی مەراقی گژوگیایی بەهارەشن لە ماڵدانانیشن و هەرجارە و ڕوو لە ناوچەیەکی ئەم کوردستانە دەکەن. بەڵام ئەمە بێمەترسی نییە چونکە چەند ڕۆژێک پێش ئێستا کەسێک بەو مەبەستە چوو بۆ یەکێک لە کوێستانەکانی سۆران و مین پیادا تەقیەوە و گیانی لەدەستدا. سنووری ئیداری سۆران یەکێکە لەو ناوچانەی مین و تەقەمەنیەکی زۆری لێچێنراوە تەنانەت لە ناو ماستەرپلانی گەشتیاریشدا 6 کێڵگەی مین هەن. هەرچەندە شوێن و سنوورەکانیان لەلایەنی دەستگای مینەوە دەستنیشان کراوە بەڵام هێشتا هەر مەترسیدار. یەکێک لەو کێڵگانە کەوتۆتە گوندی بێخاڵی سەر باقەزای ڕەواندز و 5 کێڵگەی دیکەش لاسەر چیای گورەزە لە گوندی مەجیداوەی سەر بە ناحەیەی دیانان. دەستگای مینی هەولێر دەڵێت بە گشتی ڕێژەی 19.5 لە سەتی ڕوبەری گشت کێڵگەمینەکان پاکراوەتەوە و تاوەکو ئێستا 259 مین و پاشماوەی تەقەمەنی جەنگی دۆزراونەتەوە و لەناوبرا. سبەینێ یەکەم ڕۆژینۆی ساڵی کوردیە خۆگەر ڕەمەزان نەبوایە ڕەنگە نە ڕێگات هەبوایە بچیتە دەرەوە و نە شوێن هەبوایە لی دابنیشی بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر حسابی خۆی کردووە و ناوێت هیچ قەرەباڵخی و لۆدێک دروست ببێت. هەر بۆیە هاتوچۆی باڕەڵگرەکانی سنووردار کردووە با پێی بڕیارێکی بەڕێوەبەرایەتیەکە. ڕۆژانی 21 و 22 23 نەورۆز هاتوچۆی باڕەڵگرەکان لە حەوتی بەیانی بۆ 12 شەو قەدەغەیە ئەوەش لەسەر ئەو ڕێگانەی دەکەونە سەر شوێنە گەشتیارەکان. سەرنجتا ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 هەیە سەربارەت بە ئەو کەسانەی کە بۆ ئەم ساڵ دەچنە حەج مەرجی تەمەنیان بۆ دانراوە. دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی نووسراوێکی فەرمی ئاراستی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان کردووە تیادا ئاماژەی بۆ کردووە بۆ ئەم وەرزی حەجی ساڵی 2025 تەمەن مەرجدار کراوە لەوەی کە بەشێک لەو حاجانەی تەمەنیان لەسەر و 70 ساڵە یان گەیشتنەوەتە 70 ساڵ دەتوان بڕۆن پرۆسی حەج ئەنجام بدەن دەبێت ئەوە کانتر بمێنەوە ساڵی داهاتوو ئەو پرۆسی ئەنجام بدەن. کاروانستونی وتەبێژی حەج و عومرەی هەرێمی کوردستان بە 1964 وت لەلایەن دەستەی باڵای حەج و عومرەی عێراقەوە نووسراویان بۆ کراوە تەمەن مەرجدار کراوە بۆ ئەوەی کە ئەو کەسانە دەچن بۆ حەج. نووسراوەکە لە 12 2025 دەرچووە داوا دەکات مەرجی تەمەن لە پرۆسی حەجی ئەم ساڵ جێبەجێ بکرێت. مەرجەکە چۆنە؟ دەبێت ئەو کەسانی کە ناناتۆتەوە بۆ حەج تەمەنیان لەسەر و 70 ساڵ نەبێت زۆری نیان واتە ڕێژەیەک دیاریکراوە ئەو ڕێژەیە دەتوانن بڕۆن. بەڵام ساڵانی پێشوو تەمەن مەرج نەبوو ئەگەر هەمووی تەمەنی 90 ساڵیش بووە دەیتوانی بچێ بۆ حەج. دەشڵێت یعنی ژمارەی ئەو کەسانی کە ڕێگە پێدراون بۆ ئەم ساڵ بچنە حەج 358 حاجین لە هەرێمی کوردستان ئەوانەی کە تەمەنیان سەر و 70 ساڵە 358یان دەتوانن ئەوەی کە دەبێنێتەوە ناویشەیە هەوڵە درێن لە 2026
ناویان تەواو تەزبیت کرێت و بنێردرێن بۆ حەج. ماوەڵەکانی ئەمڕۆ کاتێک شات بۆ هەموو لایەک.